دیارە لە ساڵیادی کۆچی دوایی سەرۆک مامجەلال هاوڵاتیان چین و توێژە جیاوازەکان لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان سیاسەتی چەپکە گوڵەکەی مام دەکەنە سیاست بۆ ئاشتی و هەروەها پێکەوەژیان. جا لە کەرکووکیش جێبەجێکردنی سیاسەتی چەپکە گوڵەکەی سەرۆک مامجەلال یەکێکە لەو هەوڵانەی کە بۆ پێکەوەژیان گیانی تەبایی جێبەجێکردنی ئاشتی کاری لەسەر دەکرێت. زانیاری زیاتر لەسەرم بابەتە لای پامنێرمان کاروان محەممەدە. کاروان، هاوڵاتیانی کەرکووک چۆن باس لە جێبەجێکردنی سیاسەتی سەرۆک مامجەلال دەکەن بۆ پێکەوەژیان و ئاشتی لە ناوچەکەدا؟ مێرەبان لە ماوەی 20 ساڵی ڕابردووە لە پێشوشدا کە خەباتی ڕزگارخوازی گەلی کورتە بووە سیاسەتی سەرۆک مامجەلال هەمیشە لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان سیاسەتی شمیان بیان ڕەوانە بووە، ڕێزگرتن بووە لە پێکاتەکانی دیکەوە قبولکردنیان بووە. بۆیە یعنی هەم کورد هەم عەرەب هەم تورکمان هەمووان ڕێز لە سیاسەتی سەرۆک مامجەلال لەگرێنەوە. هەر کاتێک کێشێک لە کەرکووکا دروست بێت ئەوان باس لەواکەن کە پێویستە بگەڕێنەوە بۆ سیاسەتەکەی سەرۆک مامجەلال بۆی کێشەکان تێپەڕێن و یەکتری قبولکەن. منە مەوێ گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز حەسەن عەلی بکەم بۆی کە چۆن بتوانین لە کەرکووکە سیاسەتەکەی سەرۆک مامجەلال بکەینە ڕێگەچارێک بۆ پێکەوەژیانی ئاشتیانی نێوان پێکاتەکان. لێرەوە درود و سڵاو بۆ گیانی پاچی سەرۆک مامجەلال کە سەرۆکێکی گرنگ و بەبایەق بوو بۆ عێراق و کوردستان و بۆ کەرکووک بە تایبەتی، چونکە هەمیشە کاری لەسەر قوڵکردنەوەی بنەماکانی پێکەوەژیانە کرد لەم شارە و دیداری لەگەڵ پێکاتە جیاجیەکان هەبوو و هەمیشە خۆی بە باوک و خاوەنی ئەم شارە زانی بە هەموو جیاوازیەکان و بە هەموو ئەوەی کە ئێستای بینین پێچەوانەی ئەو کات، چونکە ئەو کات کەسێکە بوو خاوەنداری بکە و ئامادە بوو گوێیان لێ بگرێ و کێشەکانیان چارە سەر بکە و پێم وایە نە عەرەب نە تورکمان هەستیان بە غوبن و جیاوازی ناکرد، چونکە سەرۆک مامجەلال کاتی تەرخانە کرد بۆ هاتنە کەرکووک و کۆبوونەوە لەگەڵ هەموو لایەنەکان و دابینکردنی پێویستیەکانیان و بە دەمەوەچوونی هەموو کێشەکانیان. بۆیە ئەو نەهج و سیاسەتەی کە سەرۆک مامجەلال لەسەری بوو پێویستە ئێستاش هەمیەکێت نیشتمانی کوردستان و هەم لایەنەکانی تر لەسەر و بابەتە کار بکەن و بەردەوامن لەسەری، چونکە ئەوەی کە بینیمان لە ماوەی ساڵی 2005 و هەتاوەکو کاتی ژیان ئاوایی چی حکومداریەک بوو بە شێوازێک کە کاری لەسەر کۆکردنەوە و ڕێخستنی ناوماڵی کوردی و ناوماڵی عێراقی بەگشتی سەر ڕایبوونی حزبی جیاواز، نەتەوەی جیاواز، مەذهەبی جیاواز لە چ کاتێکا کێشەیەکی گەورە بووایە بە وجودی سەرۆک مامجەلال کێشەکان بەرەو کۆتاییە چوو. بۆیە ئێمە پێویستە ئەو نەهجا و ئەو ڕێبازە و ئەو سیاسەتەی کە سەرۆک مامجەلال هەی بووە لە بیری نەکەین. چییە بتوانێت لە کەرکووکە ئەم سیاسەتە پێڕەو بکات؟ لە ڕاستی ئێمە ئەبێت داوا لە هەموو لایەنەکان بکەین و بەتایبەت سەرۆک باڤڵ، چونکە سەرۆک باڤڵ هەم کوڕی سەرۆک مامجەلالە و سەرۆکی یەکێتیە. بەڕاستی ئەم جوڵانی دوایی سەرۆک باڤڵ دوایەوەی کە وەکو سەرۆک دەستبەکار بووە پێمانەڵێ کە گەشببینین و دڵخۆشین کە هەمان ڕێبازی گرتوۆتە بەر و گرنگی بە ناوچەدا بڕێنراوەکانەدا، گرنگی بە کەرکووکەدا دێتە ئێرە و بۆ سەر هەموو ئاستەکان پێویستە کار لەسەر ئەمە بکرێت و هەموو لایەنەکانی تریش پێویستە سوود لەمە وەربگرن بۆ نزیکبوونەوەی هەموو لایەنەکان و نەهێشتنی ئەو ناکۆچیە و زیادکردنی تەبایەکانی بینی خۆمان، چونکە ئێمە سەرنجام هەمومان ئەبێ کار بۆ بکەین خزمەتی کۆمەڵگەی کوردی و خزمەتی ئەم ناوچەدا بڕێنراوانە بکەین. پێم وایە کە بە پەرتوبڵاوی و دروستکردنی کێشە و ئەوەی کە لەم دوایانەم قەیرانە سیاسیانی کە هاتۆتە پێشەوە قەیرانی ئابووریشی بەدواوە بووە هیچ کەسێک سوودمەند نابێ. ئەوەی کە تیا سوودمەند دەبین ئەوەیە کە تەبابین یەک ڕیز بین کار بۆ نزیکردنەوەی ئەو لایەنانە بکەین کە ناکۆکن، چونکە کەرکووک بکەین یابینی من پێشتر گفتوگۆم لەگەڵ عەرەبەکان کردووە لەگەڵ تورکمانەکان کردووە سیاسەتی چەپکە گوڵەکە بەلای هەمووانەوە پەسەندە ئەوان دەڵێن سەلەت الوەرد. ئەم سیاسەتە چۆن لە کەرکووکا پێڕەو بکرێت؟ لە ڕاستیە لە دوای نەمانی سەرۆک مامجەلال تۆزێک ئاڵۆزی و کێشە دروست بوو و چەند کەسانێک لە ناو لایەنەکان کاریان بۆ دروستکردنی ناکۆچی و دروستکردنی فیتنەی تایفی ئەوانە کرد. بەڕاستی خەڵکە گشتیەکە ئەوەی کە نەهجی سەرۆک مامجەلال لەزانێ ئەوەی کە گوێی لێبوو ئەوەی کە
ئەزانێت کە سەرۆک مامجلال کێیە هەمیشە ئاواتە خوازن کە لەسەر ئەو ڕێبازەوە لەسەر ئەو سیاسەتە کە سیاسەتی چەپکە گوڵەکەی کار بکرێت چونکە ئەگەر لەم ناکۆچی و کێشە و ملبلانیانەیە یەک کە سوودمەند بێ هەموو کۆمەلگا زەرمەند دەبێت بۆیە من پێم وایە خەڵک بەی شێوەیەک نایەوێت بە شێوازێک بێت کە زیانی پێ بگاوە زەر بە خاکەی و بە خەڵکەکەی و بە شارەکەی بگا بۆیە باشترین سیاسەتی چەپکە گوڵەکەیە هەمومان تایە جێمانە بێتەوە هەمومان ڕۆڵی خۆمانە بێ و کاریگەری خۆمانە بێ و بەشی خۆمانە بێ بەڕاستی ئەوەی کە ئێستا تاگڕەوی کەس تیا سوودمەند نییە لایەنێک یا کەسێک یاخود حزبێک تیا سوودمەندە بەڵام کۆمەلگاکە و شارەکە تیا زەرمەندە بۆیە سیاسەتی چەپکە گوڵەکە گونجاوترینە بۆ هەمومان پێویستە بگەڕێنەوە سەری ئەوەی کە لی لاداوە بگەڕێتەوە سەری و دەستی پێوە بگرێ بۆ باشترکردنی ژیانی خۆی و کۆمەلگاکەش ڕاستەخۆ لەگەڵ مامۆ سپاس بۆ حەسەن عەلی بەڵێ مێرەبانەوەی کە گوێبیستی بوون ئەمە بەشێک بوو لە وەسفکردنی سیاسەتی سەرۆک مامجلال کە سیاسەتێکی حەشیمانە و وردی لە کەرکک و ناوستا بڕێنراوەکانە هەبوو و ئێستاش کە 6 ساڵە سەرۆک مامجلال لە نێوماندا نەماوە یعنی ئەو سیاسەتە بە گرنگ گەزاندرێت و داوا کرێت کە بکرێتە بنەمای دارەدانی کەرکووک و بکرێتە بنەمای پێکەوژیان و تەبای نێوان پێکاتەکانی ئەم پارێزگایە. بەڵێ کاروان سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت دەستخۆش.